ئەندێشە 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 بەگشتی ئەم کتێبانی کە لێرە دامناون لە چاپمەنی ئەندێشەوە هێناوەمەن. کاتی خۆی ئەم چاپمەنیە یەکێک بوو لە باشترین چاپمەنیەکان لە شاری سلێمانی، بەڵام بەداخەوە لەم چەند ساڵی دواییە کار و چالاکیەکانیان وەستاوە. لە پاڵ چاپمەنی ئەندێشەوە ئەمەوێ هەندێک چاپمەنیتان پێ بناسێنم کە بە ئەندازەی ئەندێشە توانیویانە کتێبی زۆر بە شێوازێکی باش و دیزایانی گونجاو بە شێوی کوالیتی بەرز کتێبەکانیان بڵاو بکەنەوە. چاپەمەنی پیک یاخود زیاتر بە وەشانخانی پیک ناسراوە، یەکێکە لەو چاپمەنیانەی کە سەرنجی منی زۆر ڕاکێشاوە، ئەویش کوالیتی بەرزی کتێبەکانیانە بە شێوەیەکی باش، وەرگێڕانی باش، هەموو شتێکیان باش. بەڕاستی کارەکانیان جوانە. پێشنیارەکەم کتێبەکانیان بەدەست بێنن. فڕم بە کتێبەکانیان سێر بکەین. چاپەمانی ڕۆمان یاخود کتێبخانی ڕۆمان بە شێوەیەکی بەرچاو دەرکەوتوون. کتێبەکانیان تا بڵێ تایبەتە و کوالیتی کتێبەکانیان بەرزە بە هەمان شێوەی وەشانخانی پیک. با سەیرێکی کتێبەکانیان بکەین. دەستگای دیکەش کە ئاماژی پێبین وەکو ناوەندی ڕەهەن. ئێوەش ناوی هەندێک چاپمەنی دەستگا و ناوەندمان پێ بڵێن کە پێتان وایە کتێبەکانیان شایانی خوێندنەوەن. هیوام وایە سوودتان لێ بینی بێت.